تەکفیریەکان ئەم ئاەتیان بەکارهێناوە بۆ ئیستیغلال، بۆ چاواشەکاری، بۆ تۆقاندنی خەڵک، بۆ لاڕێکردنی خەڵک، گەنجانێکی زۆر. بەلای ئەوانەوە هەرچی سەرکردەی وڵاتی موسڵمانێ ئەوە ئەو تاغوتەیە کە خوا دەفەرمێ لێی دوورکەونەوە. باشە چۆن لێی دوورکەوینەوە؟ ئەو دەڵێ وەشتنی بۆ تاغوت دەبێت تۆ هەموو سەرکردەکان بە کافریش دابنەی، بە کافریش دایان بنەی، ئەنجا و خەڵکیشیان لێ ئاگادار کەیتەوە کەوانە کافرن. کەوات نەکرد کاکە تۆ کوفرت بە تاغوت نەکردووە، کوفرت بە تاغوت نەکردووە. یعنی کە تۆ نەڵێ فڵانیش و فڵانیش و فڵانیش و فڵانیش و هەمووی کافرن، ئەوەش کافریان نەکا کافرە، ئەوەش کە بوەستێ لە کافرکردنیان ئەویش کافرە، تۆ کوفرت بە تاغوت نەکردووە، هەر نەهاتوویتە ناو دایرەی ئیسلام. ئەمە جەهالەت و حەماقەتە، ئەمە تێنەگەیشتنە لە دین. کەسێک ئیدعای ئیسلام کە بەڵام کۆمەڵە شت دەکات، زانایان ئیجتیهاد دەکەن لە مەوزوعەکە، ئایا بەو شتە کابرا کافر دەبێ یا کافر نابێ؟ ئەهلی علم ئیجتیهاد دەکەن، هەیە دەڵێ من دەترسم لەوەی بڵێم کافرە، چکە وانە بێ بۆ خۆم دەگەڕێت. ئەمە ناچێتە هیچ لا من قەریب وەلا من بەعید، نە لە نزیک و نە لە دوور پەیوەندی بە وەشتنی بە تاغوت نییە، پەیوەندی بە کوفر بە تاغوتەوە نییە، ئەسڵەن هیچ پەیوەندی بەوە نییە. ئەمە دەچێتە بابێکی شەرعی قەضائی، ئایا فڵانە کەس تەوەفوری شروطی لەسەر کراوە، ئینتیفاعی مەوانع بووە، ئیقامی حجەی لەسەر کراوە، ئایا شایستەی ئەوەی بڵێ کافر یا شایستە نییە؟ ئەوە ئیشی قاضیە. چ پەیوەندی بە ئیمان بالله و کوفر بالطاغوتە؟ چ پەیوەندی بەوە هەیە؟ بۆی هەر موسڵمانێک دەیبینی کە موسڵمان بێ بەڕاستی، ئایا تۆ باوەڕت بە پەرستنی غەیری خوا هەیە؟ دڵە مەعاذ الله. ئایا تۆ باوەڕ بۆیە هانە بۆ غەیری خوا بەری، داوا لە غەیری خوا بکەی، پشت بە غەیری خوا ببەستی، نەدر بۆ غەیری خوا بکەی، سوزدە بۆ غەیری خوا بەری، غەیری خوا بە سەرچاوەی تەشریع و تەحلیل و تەحریم دابنەی؟ دڵە پەنا بەخوا چۆن شتی وا دەکەم؟ نەخێر. ئێتەوە الحەمدولله ئەوە ئیمانی بەخوا هەیە و کافریشە بە تاغوت. ئەگەر کەسێ وتی نا من باوەڕم وایە لەگەڵ خوایشی تر شایستەی پەرستنە، یا لەگەڵ خوا یەکێکی تر تەشریع دادنێ و شایستەیەتی حەڵاڵ و حەراممان بۆ دابنێ، یعنی اعتقادی وابێ، ئێوە دەڵێن کوفری بە تاغوت نەکردووە. ئەمما تۆ مسلمانێکە، داعیەکە، ئەهلی سوننەیەکە، دەڵێن معبود تەنها ئەڵڵایە لای من، کەسی تر نییە، و محلل و محرم تەنها خوای پەروەردگارە، کەسی تر حەقی ئەوەی نییە بە شتێک بڵێ حەڵاڵ یا بە شتێک بڵێ حەرام جگەل ئەڵڵا. تۆ بڵێ نا مادام فڵانە کەس کافر ناکەی کەواتە کوفری بە تاغوت نەکردووە، ئەوە جەهالەتێکە ما بەعدەهو جەهالە. ئەسڵەن دوو بابەتی تێکەڵ کردووە زۆر 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 بە سەیر و سەمەرەی. ئەمە بابەتی قەضاءە، قاضی فڵانە کەس کاکە تووشی کوفرێک بووە، یعنی کەسێکی تووشی زینا دەبێت، کەسێکی تووشی قەتل دەبێت، کەسێکی تووشی کوفرێک دەبێت، هەر سێکی ئیشی قاضیە. ئایا ئەوە شایستەی ئەوەی جەڵدی لێ بدرێ یا قەدف یا قیساسی لەسەر تەطبیق بکرێ؟ ئەوەی تریشیان یعنی کە وتمان کەسێکی کوشتووە قەتلەکەی عەمدە یا شبه عەمدە یا خەتەئە، ئیشی قازیە، ئیشی گەنجی داماوی هەرزەکار نییە. بە کچوو بە کوڕی هەرزەوە تێبەربوونە، کوفر بە تاغوت، فڵانە کەس کافرە، نەتکرد تۆ کافر بووی، کوفرت بە تاغوت نەکردووە. چۆن مۆزوعی تاوانی زینا بێت، تاوانی قەتل بێت، تاوانی قەدف بێت، تاوانی دزی بێت، تاوانی کوفر بێ، ئیشی قاضیە بڕیاری لەسەر دەدا. ئایا دەستی دەبڕدرێ یان نا؟ ئایا زینای کردووە ڕەجم دەکرێ یا جەڵد؟ و ئایا بۆ نمونە قەتلەکەی چ جۆرێکە، قیساسە یا تەنها دەبێ خوێن بدە؟ ئایا کافر بووە یا کافر نەبووە، بە مرتەد حیساب بووە یان نا؟ ئیستیتابە دەکرێت؟ ئێمە ئیشی قەضاوەتە کاکە. چ پەیوەندی بە بابەتی عەقیدەوە هەیە تۆ بیهێنی ئەو خەڵکی پێ کافرکەی وەڵا چییە؟ کوفری بە تاغوت نەکردووە.